دوێنێ یادی یاخود ڕۆژی جیهانی بە فیڕۆنەدانی خۆراک بوو یا خواردنەمەنی یا خۆراک. طبعا ڕێکخراوی نەتەوە گرتوەکان ئامارێکی خستوەتە ڕوو سەبارەت بە ڕێژەی بە فیڕۆدانی خۆراک لە وڵاتانی جیهان کە بە پێی ئامارەکە لە هەندێک لە وڵاتان بە فیڕۆچوونێکی زۆری خۆراکەیە و هەندێکی تریش خواردن نییە، ینی خواردنی ڕۆژانەی پێویست دەست ناکەێت بۆی کە هاوڵاتیان یعنی لە بەکاری بێن ڕۆژانە. ئێمە بۆ گفتوگۆکردن لەو بارەوە میوانداری دکتۆر خالید حەیدەر پسپۆری ئابووریمان کردو. دکتۆر بەیانی باش و بەخێر. ئەو ئامارەی کە نەتەوە گرتوەکان خسۆتە ڕوو دوێنێ ئاماژە بۆ کاکە لە ١٧ بە فیڕۆچوونی خۆراک هەیە لەسەر ئاستی جیهان. ئەمە ڕێژەیەکی مەترسیدار نییە؟ زۆر سەرچاو زۆر سپاسەکەم بەناوی خۆی بەخشندە میهرەبان. خۆی لە بینی 2019 پێش کۆرۆناوە دوای 2019 باس لەوە کرێت کە ئەو ڕێژەیە زیادی کردووە گەشتە 120ش وەکو بەڕێستان ئاماژەتەم پێکردەوە ڕێژە زۆر مەترسیدارە بەڕاستی. طبعا لێرە نەتەوەی گرتوەکان باسی هەندێک ڕۆژ و هەفتەی نێودەوڵەتی ئەکرێت بەرپرسان یاخود ئەو کەسانی کە پسپۆرن لە بارەکە باس ئەوەکەن کە ئەم بۆنە و ئەم ئاهەنگە و یاخود یادکردنەوەی ئەم بابەتانە پێش دامەزراندنی نەتەوەی گرتوەکان بووە، بەڵام لەبەرەوەی نەتەوەی گرتوەکان وەکو موسسەیەک وڵاتان هەمویان ڕێکەوتون لەسەرەوەکەوە ئەو ئیدارەی ئەم بابەتانە بکات یاخود ئەو دەستێوەردان و تەداخولکردنێکی ئاشتیانە و بکەن لەم بابەتانە بۆیە وای هاتووە کە نەتەوەی گرتوەکان دەست پێشخەر بێ لەوەی کامیشە بۆ ئەم بابەتانە بیری خەڵک بخاتەوە و بۆ شارکردنی خەڵک و یعنی لەو بابەتانە دەست پێشخەرە. بۆیە لێرە ئەم 120 کە باس ئەکرێت نەتەوە گرتوەکان و ئەوی کە بڵاو ئەکرێتەوە لە لاینی ئەو موسسەیە فعلا ڕێژێکی مەترسیدارە لەگەڵ ئەوەی کە ئێمە بزانین کە ڕێژەی هەژاری لە جیهان ڕێژێکی زۆرە و بە تایبەت دوای ماوەی کۆرۆنا دوای بڵاوبوونەوەی کۆرۆنا ئەم ماوەیە ئەو ڕێژەیە زۆر زیادی کردووە. طبعا لێرە ئەبێ جیاوازی بکەین لە نێوان دوو چەمکی زۆر گرنگ بە فیڕۆدان یاخود بە فیڕۆچوونی نەکەوە لە دەستدان. لە دەستدان بریتە لەو کەسانی کە شتەکان هاوردە ئەکەن لە دەرەوە لە وڵاتان و ئیگەینە وڵاتەکە لەوێ لە دەستدان یاخود بە عەرەبی پێوترە فوقدان نامێن لەو بینە ئیتر ماوەی بابەتەکە بەسەر ئەچێ یاخود ئەو کۆمەڵێک ئیجراعاتی ئیداری هەیە کۆمەڵێک شت هەیە کە وایەکە ئەو بڕێ کە هاوردە کراوە بە تەواوەتی نەگاتە ناو وڵاتەکە. ئەمە یەک. دوایەوە کە گەشتە ناو وڵاتەکە اینجا ئەگاتە دەستی ئێمە ئەگاتە دەستی بازرگانی تاک و ئەو کەسانێک کە لە مەطعەمەکان ئەگەر باسی خۆراک و بابەتانە بکەین ئیشەکەن ئەوانەی کە خەدەماتی خواردن و پێشکەشەکەن لەوێش بە فیڕۆدان و بە فیڕۆچوونیش هەیە لە خێزانەکانیش هەیە. بۆیە بەگشتی باس لەوە ئەکرێت ئەو ڕێژەیە مەترسیدارە و لە هەندێک لە وڵاتە پێشکەوتووەکان ئەو ڕێژەیە ئەگاتە 150 ئەو مەواد و ئەو بابەتانە ڕێژەکە زۆر زیادەکە بۆ لەبەرەوە بەهۆی ئەوە کە دەوڵەمەندن ئەوان گوێ نادەن بەوەی کە بڕەکە چەندی لە دەست ئەدەن چەندی بە فیڕۆ وڵاتێکە ئەوانە بڵێ لە راپۆرتەکە باس لە وڵاتە پێشکەوتوەکان بەگشتیەکە لەبەرەوەی داهاتێکی بەرزیان هەیە ئیتر وڵاتە پێشکەوتەکان دیارە بنمونە ئەمریکایە ئەوروپایە وڵاتانن کە پێشکەوتون لەو بوارە داهاتێکشت هەیە. هەندێک جار باز لەوە دەکرێت کە ڕێژەی بە فیڕۆدانەکە بە پێچەوانەوە لەو وڵاتانەیە کە وڵاتی تا ڕادەیەک ئەوروپینین یا پێشکەوتونین. ینی جاری وا هەیە تۆ لە وڵاتێکی ئەوروپیە ڕادەی هۆشیاری تاک ئەوە بەرزە لەوانێ بە فیڕۆچوون کەمتر بێت. بەڵام ئێستا راپۆرتێکم خوێنەوە پێم وا بێ 5-6 مانگ لەمەوە پێش بوو باز لە بە فیڕۆدان و بە هەدەردانەکە لە وڵاتێکی وەکو تورکیا ئەڵێ تەنها لە نانی بەیانیانە کە ئەیخۆن لە 160 بە هەدەردانی شتەکان یان بە فیڕۆچوون ڕوایە. بەڵێ طبعا بابەتەکە ڕێژەیە نسبیە یعنی ئەوە کە من لە خزمەتی جەنابتان ڕوونم کردەوە هەموو دانیشتوان ناگرێتەوە ئەو کەسانەی کە دەوڵەمەندن ئەو کەسانەی کە داهاتیان و دۆخی معیشەتیان و بژێویان باشە گوێ نادەن بەوە ئەگینا ئەگەر بێتە سەر ئەو بابەتە بە فیڕۆدانەکە بە فێڕۆچوونەکە لە عێراقیش لە کوردستانی زۆر هەیە و بە تایبەت ئێمە پێش 2014 یعنی خەڵک بە ئاسایی چوو دەرەوە ینی لە دەرەوەی ماڵەکان خانوەکان ئەبینی کە خۆراکێکی زۆر فڕێ دراوە کەلوپەل کە تۆ جەنابەت ساڵێکە ئەی کڕی ئەگەر باسی گشتی بابەتەکان و پێداویستەکانی ئینسان بکەین
ئەم ساڵ کڕویەتی ساڵی داهاتوو وڵات جاریوا ساڵیشی پێ ناچوو یڵا حەمە بۆ بازار بۆ ئەوەی مۆدەری تازاتوە بێ بیکڕین حەمەی بەدبەختیش ئەبێ بیکڕن بۆیە لێرە ئەمە بابەتەکە زۆر باوە لە لای ئەو کەسانەی کە ئاستی داهاتیان ئاسی بژێویان بەرزە ئەگینەگەر بێتە سەر هەژارەکان و فەقیرەکان بە دقیقی بە وردی حساب دینار بە دینارەکەن چۆن خەرج بکرێت کە بەشیشیان ناکە بەشیشیان ناکە ئەسڵان بەشی ئەوە ناکە تۆ بەڕێزت پلانی بۆ دابنی بڵێ ئەم مانگە ئەسڵان ئەوە فریای 2 هەفتە ناکەوێت ئەو پارەیە چۆن فریای مانگەکە بکەوێت بۆیە لێرە ئەوەی کە من خزمەتی جنابتان باسم کرد زیاتر وڵاتە پێشکەوتوەکان زیاتر ئەو کەسانی کە ئاستی بژێویان زۆر بەرزن ینی لەبەرەوە لە وڵاتە پێشکەوتوەکانیش کەسانێک هەن کە داهاتیان مام ناوەندە ینی معیشەتی ئەوان زۆر هایلایف نییە کە لە مستەوایکی زۆر بەرز بێ بەڵام کوواڵەتی معیشەتیان زۆر باشە ئەگینە بێتە سەر ئەوەی کە لە ڕەفاهیەت بژین وین بکە نەخێر مەرجنیە وابێن ینی سیرەکەی جنابەت ئێستا لە وڵاتەکانی کەنداوی عەرەبی خەلیجی عەرەبی سیرەکەی بەڕێزت ئاستی داهاتیان زۆر بەرزە ئاستی معیشەتیشیان زۆر بەرزە بەڵام لە هەمان کات سیرەکەی جنابەت ئەوەی کە بەڕێستان ئاماژەتان پێدا وشیاریان ڕۆشنبیریان لەو ئاستە نییە کە هەست بکەن بە مەسئولیت بەرامبەر بەوە یعنی من بیستومە سیباق بۆ لە بینی 2 کوڕی دەوڵەمەند سیارەی آخر مۆدلیان کڕیوە لە سەرکەوتن لە هاوڕازەکان کەیسی ڕۆنەکە ئەکەنەوە بزان کامیان مەکینەی سیارەکە زووتر ئەسووتێنێ سیارەی 2000 و کاتی خۆی 2009 بە یان 2010 0 کیلۆمەتر کامیان لە سەرکەوتن لەو هەورازە زووتر مەکینەی سیارەکە ئەسووتێنێ یعنی سەیری ئەم بە فیرۆدان و گوێنەگرتن و گوێنەدان بە ئەو سەروەت و سامانەی کە هەیە اینجا بێنە سەر عێراقیش عێراق و هەرێمی کوردستان عێراق و هەرێمی کوردستان وەکو وڵاتێک کە خاوەنی سەروەت و سامانێکی سروشتی زۆر هەیە نەتەوەی گرتووەکان بە پلەی 11هەمین لە ئاستی جیهان عێراقدانێ تەمان بە کوردستانیشەوە تەسەوڕەکەم ئێمە لەبەر ئەوەی ئیدارەی مەلەفی سەروەت و سامانە سروشتیەکان لە چاوی عێراق نەک خۆمان بەتەنها لە چاوی عێراقی مە باشترین ئەگینە لەسەر ئیدارەکردنی خۆشمان گلەیە و ڕەخنە هەیە لێرە سێرەکەی جنابەت وڵاتێک لە ئاستی 11هەمین بێ لە عالەم و لە 125 دانیشتوانی هەژار بێت تقریبا 10 میلیۆن کەس لە عێراق هەژارە لەگەڵ ئەوەشە ئەو فیرۆدانە ئەو لە دەستدانی خۆراک و ئەوانش لە عێراقش هەیە زۆریش هەیە یعنی شتەکان ئەو بابەتانەی کە ڕاستین حقایقن پێچەوانەی یەکترین یعنی کە تۆ بەڕێزت لە 125 دانیشتوانت هەژار بن ئەبێ ئەو ڕێژەیە زۆر کەم بێ بەڵام ڕێژەکە زۆر ڕێژەکە بەتابەت لە هەرێمی کوردستان چۆنە بەڵێ لە هەرێمی کوردستان ئەو کە عەرزی جەنابتانم کرد لە طبعاً ئەوەی کە باس ئەکرێت لە ئاستی جیهان 120 من تەسەوڕەکەم ئێستا دوای 2014 و دوای کۆرۆناش ئەو ڕێژەیە زۆر کەمی کردووە لە هەرێمی کوردستان لە عێراق باس لەوە ئەکرێت کە تقریبا ڕێژەی هەژاری گەیشتووەتە 100 لە هەندێک لە شارەکان لە کوردستان لە بینی 110 بۆ 12 ئەمەی کە دوا بڵاوکراوی وەزارەتی پلاندانانی عێراقی کردووە طبعا لەگەڵ ئەوەیە کە ڕێژەی هەژارێکە زیاد بکەم مەفروزە ئەو فیرۆدانە ئەو لە دەستدانە کەم ببێت بەڵام لەگەڵ ئەوەشە سێرەکەی جەنابەت ڕێژەکە هەر لە عێراق و لە هەرێمی کوردستان دکتۆر کەواتە چی بکرێت بەتابەت بۆ هەرێمی کوردستان کە ئێمە خاوەنی کلتورێکین بۆ نەگەر میوانێک بێ خێزانێکی 4 نەفەری بن بە 6 نەفەر خواردنی بۆ دروستەکەین سفرە بۆ ئارازێنین و بەدەر لە خێزانێکی خۆمان چۆن وا بکەین ئەمە بکەین بە نەریتێک ئەم هۆشیارێ بڵاو بکەینەوە کە تەنها خواردنی 4 کەس ئامادە بکە لە بۆری ئێمە لە کۆتاییدا تووشی ئەو بە فیرۆدانی خواردنە نەبین خۆی ئەوەی کە بەڕێستن ئاماژەتان پێدا زۆر گرنگە لە دابوونەریتمان ناتوانین وازی لێبێنین واتە میوان کە دێت ئەبێ بە ئەو پەڕی ڕێز و تەقدیرەوە ڕێژی لێبەگیرە لە ئاستێکی زۆر بەرز یەکێک لە نیشانەکانی ئەو بەزڕاگرتنی ڕێز و تەقدیرە ئەوەیە کە لە جاتی ئەوە کە یەک جۆر نان خواردن وشتووە بە 3-4 جۆر کۆمەڵک شیرین لێرە لاینە کۆمەڵاتیەکە لاینی ڕۆژهەڵات بوون شەرقی و ئیسلامی زۆر کاریگەری لەسەرمان بمانەوێ نەمانەوێ ئەوە ئەمێنێ بێگومان ئەو بابەتەیە بۆیە ئەو ڕێژەیە ئەو ڕێژەی بە فیرۆدانە هەر ئەمێنێ بەڵام ئیتر لێرە ئەکرێ ئێمە بە نمونە ئەو نانێک کە ئەمێنێتەوە کۆی بکەینەوە بۆ بەیانی دوو بەیانی خێزانەکە خۆی بەکاری بێنێ ئەوەی کە جەنابتان ئاماژەتان پێکرد بەو شێوەیە خواردنەکە ئەپارێزرێت فڕێ نادرێت
ئەمەش تەمان تا ڕادەیەکی خۆیان منەوەم تیا هەمیشە کە میوانمانێت توا زۆرتر لێنێ تەمان بەتاکید وا ئەکرێ ئەوەش خراپیشە بەڵامنەکەتەوە ببێ ئەی پارێزین لە موجەمیدێ لە فرێزەر لە سەلاجێ ئەپارێزرێت بۆ بەیانی دوو بەیانی بەو شێوەیە باش دکتۆرێک شتی تر هەیە تا چەند گرنگە وڵاتان هەموو وڵاتان بەگشتی وە خۆشمان و عێراق و ئەم ناوچەیەش یعنی پشتبەست بین بە بنەمایەکی تۆکمەی ئاسایشی خۆراک یعنی تا چەند گرنگە ئێمە ئاگامان لە ئاسایشی خۆراکی خۆمان بێت چونکە دوجار تۆ ئەم بەفی ڕۆچون و بەهە دەردانە کە ئەیکەی یعنی لە تۆ کەمە بێتەوە لە بڵێن ئابووری تۆ زەرەرەکە چونکە خۆتە زانی وڵاتی ئێمە زۆرتر اعتیمادی لەسەر پشتبەستە بە هاوردە یعنی بۆی کە هێنێ لە خۆمان وڵاتێکی خۆی وەکو بەڕێستان باش ئەزانن ئاسایش پێشتر چەمکێکی مەفهومێکی عسکەری سیاسی بوو بەڵام ئێستاوی کە بەڕێستان ئاماژە پێکەن ئەم جۆرە چەمک و زاراوەی ئێستا شتێکی زۆر باوە لە بواری اقتصاد و لە بواری خواردەمەنی بەتایبەت بەگشتی ئەگەر پێناسەی بکەین هەوڵدانە بۆ گەیشتن بە هاوسەنگی لە نێوان خواست و خستنەڕوو ئەگەر باسی خواردەمەنی بکەین لە ئاستی تاک لە ئاستی کۆمەلگا یاخود ئاستی دەوڵەتەکە بەگشتی لە ئاستی تاک هەوڵ بدرێت ئەوەی کە بەڕستن ئاماژەتان پێدا چۆن بتوانین ئێمە لە کاتێککە میوان دێت یاخود خۆمان لە ناو ماڵ بە نمونە برنج ئەوەنە لێ بنین ئیتر شلەکەیە چەنە نانمان هەیە سەمون هەیە چەند حازر بکرێت بۆ ئەو وەجبەی بۆ ئەو ژەمینان خواردنە ئەوە ئەمنی غیدایە بۆ تاکێک چەند بچم ڕۆژانە بکڕم میوە و سەوزە و بابەتانە بە پێی پێویست بێ بۆ ڕۆژێک دوو ڕۆژ بە پێی ماوەی بەسەرچوونی ئەو جۆرە بابەتێک کە ئەکردرێت و لە ئاستی وڵاتیش ئاسایشی خواردەمەنی ئەوە هەوڵ بدرێت کە خواست پڕ بکرێتەوە لە لاینی خستنەڕووی خۆمان یەکەم ئەو خستنەڕوو کە هەیە بەشی خواستەکەمان بکات پێویستیمان بەوە نەبێت کا بچین لە دەرەوە هاوردە بکەین بۆ ئەوەی ئاسایشی ئابوووریەکەمان تێک نەدات لەبەرەوەی ئاسایشی ئابووری پشتە بەستێ بە ئاسایشی خۆراک کە گرنگترین بڕگەیە لە ئاسایشی ئابووری بۆیە لێرە هاوردەکردن بەقەدەر پێویست بێ لە جاتی ئەوەی کە پارەکەمان بە هەدەر بڕوات بۆ هێنانی شت و دوایی لە دەستی بدەین و نەگاتە خێزانەکان و خەڵک لە جاتی ئەوە پارەکە بەرەو ئەوە بنێردرێت بۆ هاوردەکردنی مەکائین و معدات و ئەو بابەتانی کە بابەتەکانی دامەزراندنی کارگەن و پێشخستنی ئابوووریەکان بۆ لێرە کوردستانی خۆمان کە وا ناسراوە هەرێمێکی زۆر بەپیتە زەوەکەی و ئەتوانین ئاسایشی خۆراکی خۆمان زۆر بە ئاسایی دابینی بکەین طبعاً بە مەرجێک کە ئێمە پارێکی چاک ئاراستەی بواری کشت و کاڵ بکرێت ئەوە زۆر گرنگە دوایەوە کە گەشتینە ئێمە گەشتینە قۆناغی خۆژێنی یاخود ئیکتیفاء ذاتی بگەینەوە ئاستا ئەو کات لەبەری ئەوەی پارەکەمان بنێنین بۆ ئێران بۆ تورکیا بۆ سین بۆ کڕینی ئەو بابەتانە یاخود بۆ وڵاتانی تری ئاسیا بۆ هاوردەکردنی خواردەمەنی ئەو کاتە ئەینێرین بۆ هاوردەکردنی بابەتەکانی مەکائین و دامەزراندنی کارگەکان ئابوووریەکەمان پێشەخین بۆ لێرەوە زۆر گرنگە کە ئێمە ئاگامان لە ئاسایشی خۆراک بێت والێ بکەین کە فعلەن بگەینە و ئاسایشە بۆ ئەوی ببێتە بنەمایەک بۆ ئاسایشی ئابووری باشە دکتۆر کۆتا پرسیارەکەم دەمێ بزانم ئەو بە فیڕۆدانی خواردنە چ کاریگەریەک لەسەر ئابووری کۆمەڵگە و تاک دروست دەکات بەڵێ تەمان من پارێکی زیاترم سەرف کرد لە کاتی فیڕۆدانەکە پارێکی زیاترم سەرف کرد ئیتر ئەو کاتە پارەم نامێنێ تەمان بە گریمانەوە کە پارەکە بەشەکە بەتەکیت پارە نامێنێ بۆ پاشەکەوتکردن پاشەکەوتکردنیش بۆ ئەوەی کە من احتیاط و یەدەگەم هەبێ بۆ داهاتوو بۆ ئەوەی خوانەخواسە شتێک ڕوو بدات بۆ ئیتر کڕینی جنوبارگێک لە ماوەی داهاتووی زۆر نزیکدا پاشەکەوت پارەکە بیبم بۆ بانک بۆ ئەوەی استثماراتی پێ بکرێت یاخود من پارێک کۆ بکەمەوە بۆ مناڵەکانم وردەکە گەورە ئەبن بگانە بە نمونە تەمەنی 19 ساڵ 20 ساڵ ببن بە خاوەنی پرۆژەی خۆیان وایان لێنێت کە ببن بە بارێکی قرس لە سەرشانی حکوومەت و بۆ دامەزراندن و هەمیشە بچن ببوورە بابەتەکە ناکەم بە سیاسی بچن مان بگرن و دامەزراندن نییە کە حکوومەت بەڵێنی نەداوە بە کەس بۆ دامەزراندن ها سێرەکی چۆن بە حەلەقە بەستراون بە یەکتریەوە لە ئاسایشی خۆراک بۆ ئاسایشی ئابووری خێزان بۆ ئاسایشی ئابووری حکوومەت و وڵاتەکە بەگشتی بەم شێوەیە ئەتوانین بیر لە ئابووریەکی پێشکەوتوو بکەین لە داهاتوویەکی
زۆر نزیک نا بەس تا ڕادەیەک مام ناوەن یعنی لە بینی 5 ساڵ بۆ 10 ساڵی داهاتوو ئینشاءالله دەستخۆش کەواتە تاک خێزان کۆمەڵگە لە کۆتاییدا حکومت هەمویان بەڕێوەبەری بەسراون و بۆ نمونە هەر زنجیرێک کە ئەپسرێ گرفتێک بۆ کۆمەڵگەکە دروستەکە و لە بنەماوە خێز تاک و خێزانەتەکی دکتۆریان زۆر بەخێر زۆر سپاس ماندوومان کردی. دکتۆر خالید حەیدەر پسپۆری ئابووری زۆر سپاس بۆ ئامادەبوون چاو دەستخۆش